پەیام بۆ گەلی وشیار و خەباتکاری کوردستان. گەلی ڕێزدار و شەرافەتمەندی کوردستان ڕۆڵەکانی ئازار و ڕەنج میراتگەرانی بەرگری و سەرەفرازی. ئەمڕۆ مێژوو جارێکی دیکە لە دەرگای ماڵەکانمان دەدات، نەک بە دەنگی تۆپ و تفەنگ، بەڵکو بە هاواری نان، کار و ئازادی. ئەوەی لە حوتی بەفرامباری 1404 لە ئێران دەستی پێکردووە تەنها ناڕزایەتی لە دژی گرانی نییە. ئەمە دەنگی تووڕەیی گەلێکی ئازار چێشتووە کە ئیتر نایەوێت لە بێدەنگیدا بپووکێتەوە. کوردستان هەمیشە زووتر لە کەسانی دیکە تێگەیشتووە کە دیکتاتۆڕی سنوور ناناسێت و هەژاری زمانی هاوبەشی هەموو زەحمەتکێشانە. ئەمڕۆژ هاوچارەنووسی ئێمە لەگەڵ کرێکاران، مامۆستایان، کاسبکاران و گەنجانی سەرانسەر ئێران نەک هەستێکی هاوبەش، بەڵکو پێویستیەکی مێژوویە. مانگرتنی گشتی نەک داخستنی ژیانە، بەڵکو ڕاگرتنی چرخەکانی نادادپەروەریە. نەک نکۆڵی لە کارە، بەڵکو ڕاگەیاندنی هێزی ئەو کەسانەیە کە هەموو بارگرانی ئەم کۆمەلگایە لەسەر شانیانە. ئەگەر کوردستان ڕاپەڕێت و هەڵوێست بگرێت، ئێران دەنگی دەبیستێت. ئەگەر کوردستان هەواهەنگ بێت، جیهان تێدەگات کە تێکۆشان بۆ بەدەستێنانی ئازادی هاوبەشە. ئەم ساتە ساتی لە یەک نزیکردنەوەی دڵەکانە، ساتی گرێدانی دەستەکانە، ساتی ئەوەیە کە هەر ماڵێک، هەر گەڕەکێک و هەر ویژدانێک بزانێت کە تەنها نییە. پەیامی ئێمە ڕوونە. کوردستان نەک تەماشاکەری مێژوو نییە، بەڵکو یەکێک لە دروستکەرانیەتی، شان بەشانی هەموو گەلانیێران بۆ دەستەبەربوونی دادپەروەری، ئازادی و یەکسانی.